قوتابیان سەرچاوەی توانا و لێهاتوویە مرۆیەکانن. داهاتووی هەر کۆمەڵ و کۆمەڵگایەک بە چەندێتی و چۆنێتی و زیندوی ئەو توێژەوە بەسراوە. لە مێژووی دوودەیەی کۆمەڵی دادگەری کوردستاندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕۆڵی گەورەی لە پێگەیاندن و سەرخستنی کادێران بۆ ئاستە باڵەکانی نێوخۆ و تەنانەت دامەزراوەکانی دەوڵەتیشدا دیوە. ئێمە سکرتێرەکانی ڕابردوو ڕۆڵی باش و بەرچاویان بینیوە لە پێگەیاندن و پەروەردەکردنی ئەندام و کادیرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا و پشت بەخوای پەروەردگار بە هاوکاری و سوودوەرگرتن لە ئەزمموی برایانی بەڕێزم لە سکرتێرەکانی پێشوو پشت بەخوای گەورە ئەو ستافا و ئەو دەستەیە هەوڵ دەدەین باشترین کادیر و ئەزمموی باش پێشکەش بە ئەندامانی ڕێکخراوی قوتابیان بکەین و سوود لە توانا و وزەکانی ئەندامانی ڕێکخراوی قوتابیان وەربگرین و هەوڵ بدەین تواناکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە تایبەتی قوتابیەکانی لە دامەزراوەی تایبەت بە پێگەیاندن و پەروەردەدا کۆ بکەینەوە بۆی بتوانین ئینشاءڵڵا ڕۆڵی بەرچاویان هەبێت لە خزمەتکردنی وڵاتەکەماندا. تەنها بە سەرنجدان لە پۆستی یەکەمی ڕێکخراوەکە دەبینین سکرتێرە یەک لە دوای یەکەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە نێوەندەکانی کاری سیاسی و حکومی بە گەورەی جێی خۆیان کردووەتەوە. بە سەرنجدانێکی خێرا لە مێژووی دوودەی ڕێکخراوی قوتابیان هەریەک لە ئەنوەر سەنگاوی 2003 بۆ 2006 و ڕێبوار حەمەد 2008 بۆ 2012 سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون. ساڵانێک ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی کۆمەڵی دادگەرین لە پلە هەرە باڵەکانی کۆمەڵی دادگەریدا. عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری پێشووی فەرمانگەی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی کە ئێستاش ئەندامی پەرلەمانی کوردستانە لە نێوان ساڵانی 2006 بۆ 2008 سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە. هەڵەت ڕەشید لە نێوان ساڵانی 2012 بۆ 2016 سکرتێری ڕێکخراوی قوتابیان بووە و ئێستا لە یەکێک لە فەرمانگە دیار و بەرچاوەکانی دەوڵەتی لە ئەرکدایە. دکتۆر بێسون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری لە دوای ساڵی 2016 تا ڕۆژی ڕابردوش کە سکرتێری نوێ هەڵبژێردرا سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو. لە سەراستی سکرتاریەت و ناوەندەکانیش دەیان و سەدان کادێری بەتوانەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەن لە مەکتەب و ماڵبەند و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەریدا ڕۆڵ دەبینن و ئەرکی کۆمەڵی دادگەری و مەکتەبی ڕێکخراوەکانە. هاوشێوەی ڕابردوو هەریەک لە مەکتەبی ڕێکخراوەکان و خودی ڕێکخەری قوتابیانی کوردستانیش بەڵێنی هەوڵی سەرخستن و پێگەیاندنی کادێری جیاواز و تایبەت لە داهاتووشدا دەدەن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کەوا توانیوێتی جێدەستی خۆی دیار بێت لە هەرێمی کوردستانە و ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەسەر زۆر بوار کاری کردووە. یەک لەو بارانی کەوا ئیشی لەسەر کردووە ئەوەیە کەوا توانیوێتی لەو ئەندام و کادێرانی کەوا هەیەی کادێر و سەرکردەی نەوعی و نمونەی پێ بگەیەنێت و ئەمەش ئەم کادێرانی کەوا لە دەرچووی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون دوجار هەمویان توانیمانە لەسەر جەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری ئیسلامیە جێدەستیان دیار بێت و کەسانی نەوعی و شایستە بن و خزمەت بە کۆمەلگا و بە کۆمەلگای کوردەواری بکەن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە دوای ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی وەک ڕێکخراوێک بۆ داکۆکی لە توێژی قوتابیان و پێگەیاندن و هۆشیارکردنەوەیان ئەویش پێکهێنرا ڕاچەڵک و بنەچی ڕێکخراوەکە و کادێرانی بۆ چەند ڕێکخراوێکی دیکەی قوتابیانی کاروانی ڕابوونی ئیسلامی لە ڕابردوودا دەگەڕێتەوە.